لا چاوەری یەکەمی بەرنامەکەماندا کۆمەڵی بۆ شیاری یاسایی بۆ ئێوە یازوو خۆشەویستی دەکەینەوە سەبارەت بە مامەڵەی یاسا مامەڵەی دادگاکان لە هەرێمی کوردستان لە عێراق و یاسانێکە لە عێراقا دانراون سەبارەت بۆی کە ئەگەر کەسێک سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام کات بە قورئانی پیرۆز کات چ مامەڵەیەکی یاسایی لەگەڵدا دەکرێت بەگشتی بە گوێرەی یاساکانی عێراق ئەمە بە تاوانێکی گەورە دادەنێت بەڵام سزاکانیان بە شاز لە شازەکان گۆڕانکاری دێت بە گوێرەی ئەوەی کە ئەو کەسێک کە سوکایەتی کردووە بە پیرۆزیەکان گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ڕازگۆ حەسی پارێزەر کاک ڕازگۆیان زۆر بەخێربێ سپاس بۆم دەرفەتە بەخێربێ کاک ڕازگۆ بەگشتی لەوە دەست پێ بکەین ئەو یاسایانەی کە لە عێراقدا دانراون کە بەشێکی زۆریان بۆ ساڵەکانی 1969 50کان وان ناگەڕێتەوە مامەڵەیان چۆنیە بۆی کە کاتێک سوکایەتی دەکرێت بەیانی پیرۆزی ئیسلام بە قورئانی پیرۆز یاخود دەر ئاینێکی دیکە کە لە عێراقدا هەبێت. بسم الله تعالى وبه نستعين. دەستخۆشیم لە کەناڵە بەڕێزەکەتان هەیە کە بەشێکی زۆری بەرنامە و هەواڵەکانتان تەرخان کرد بۆ ئەم باسە گەرمێ ڕۆژ سەبارەت بە ڕووی یاسایی بەدەل لە ئەوەی بچینە سەر قانونی عێراق یەکەم شت پێویستە ئەوە بزانین کە بەپێی قانونە نێودەوڵەتیەکان بەپێی ئیتیفاقیە نێودەوڵەتیەکان ئەو ڕێکەوتە نامە و پەیمان نامانەی کە لە نێوان وڵاتانە بەستراوە بە شێوەیەکی گشتی چکە دوای ئەوەی کە وڵاتان عیلاقاتیان زۆر بوو لەگەڵ یەکترا ئەم جۆرە تاوانە با بڵین تاوانکردن بەرامبەر بە ئاینی دەوڵەتانی یەکتر بە تاوان ناسێنراوە منعکراوە ئیتر ئەگەر وەک چۆن ملشکاندنی سیاسی و اقتصادی بە تاوان ناسێنراوە بە هەمان شێوە دژایەتیکردنی ئاین و کۆمەڵگای یەکتریش دیسان هەر بە تاوان ناسێنراوە بەپی پەیمان نامەکانی نتەوە یەکگرتوەکان 1 و 2 3 ئەوان و دواتر بەپی پەیمان نامە نێودەوڵەتیەکانی بواری تاوان ئەمانش دووبارە هەر بە تاوان دانراوە و دوجار ئیتیفاقیەکی تریش کراوە بۆ ڕادەستکردنی ئەو تاوانبارانەی کە لە وڵاتێک بەرامبەر بە وڵاتێکی تریکەن لە ناویە عێراقیش بۆن ئەندامە لێ پەیماننامەی ئەنتەرپۆڵ سوید هەر ئەندامە کە ئەم دوو وڵاتی ئێستا بە بڵێن نێزاعێک لەو بوارە لە نێوانیانە هەردووکیان ئەندامن واتە هەردووکیان مولزەمن پابند بن پێوەی ئەی ئەگەر هات و پابند نەبوون پێوەی ئەو کاتە ئەشێ دەوڵەتێکی وەک عێراق ئەگەر بنمونە ئەو تاوانبارە ڕادەست نەکرێت ئەو سەد با بڵین تۆمەتبارە ڕادەست نەکاتەوانەیە حکوومەتی سوید ئەو کاتە حکوومەتی عێراقی هەرچەندە ئەشێ بڵین دەوڵەتی عێراقی ئەو هێزی لەوەی لە ئێستادا نەبێ بەڵام لە ڕووە یاسایەکەی وایە ئەتوانێت کە عیلاقاتی سیاسی تێکدا و دوجار لە دادگای نێودەوڵەتی لاهای شکات لە دەوڵەتەکەی تر بکات بۆی کە پێشێلی یەکێ لە بنەماکانی کردووە کە ڕادەستکردنی تۆمەتبارێکە کە لە عێراق داوا کراوە وە جنسیەشی عێراقیە سەبارەت بە یاساکانی عێراق پێش ئەوەی کە بچینە سەر یاسا دەستور یەکەم کە با بڵین یاسای باڵای وڵاتە لە مادەی دووەمە دینی فەرمی دەوڵەتی با بڵین عێراقی بە ئیسلام داناوە و بە سەرچاوی سەرەکی یاسادانانیش هەر لەو مادێن هەر لەو بڕگەیە هەرچەندە ئێمە موسڵمان یعنی تەمەنا ئەکەین ڕۆژێ دەستورێکمان هەبێ سەرچاوی نەک سەرەکی بێت تاکە سەرچاوەش بێ چکە بەڕاستی سیستمی ئیسلامی سیستمێکی زۆر لەوە گەورەترە کە هەر سەرچاوەیەکی سەرەکی بێ بۆ لەبەرەوەی زیاتر لە 1300 ساڵ حکمی کردووە و ئەو کێشە و مەشاکیلانی کە ساڵەهای ساڵە ڕوویدا و با بڵین تەشریعەکانی تر پێشبینیان نەکردووە تەشریع ئیسلامیەکان پێشبینیان کردووە هەتا هەندێک شتیان خەیاڵیە هەندێک نەزەریەیان داناوە هەمووی یعنی ئەگەری ڕوودانی کەمە هەمووی هەر حسابیان بۆ کردووە و چکۆ بەڕاستی سیستمێ بۆ ساڵهای ساڵە حکمی نیوی سەر زەوی کردووە و دواتر لە مادەی دواترە هەر دەستورەکەی بە پارێزەری ئەم ناسنامەی عێراقیەکان داناوە کە بریتی لە ناسنامەی موسڵمانەتی و پارێزگاریکردن لە ئەدیانەکانی دیکەش لە ناویە مەسیحیەکان و یەزیدیەکان بنمونەوە هەر ئەدیانێکی تر بێر ئەوش هەر پارێزگاری لێ ئەکرێ ئەم پێی دەستور دوازار قانونی
ئەو قانونەی کە بڵێن کە ئیشی پێکری قانون 1969 وەک جەناب فرم قانونێکی کۆنە ساڵی 1969 دانرا و کاتە حکوومەتی عێراقی ئیشتراکی بەڵام دوجار کۆمەڵە مشەریع و خەڵکی زۆر بەتوانادایانەوە بۆیە تا ئێستاش مەفعولی ما و ئەتوانێت بم گۆڕانکاریە سەریعی کە لە ڕۆژگاری ئەم ڕۆیە هەیە هێشتان ئەتوانێت یەکێ بێت لە زۆربەی ئەو مەسائلانی کە ڕوو ئەدا بتوانێت مەشمول بێ پێی هێشتان هەر یاسایەکی گەورە و چاکە بە شێوەی گشتچکە خەڵکی عێراقی معلومی جەنابتانە هەر لە قانونی حاموڕابی و گەلگامێشەوە هەر بەتوانها بوونە داڕشتنەوەی یاساکانە زۆر جار یاسان ئاسان ڕخنەیەکیان هەیە لەو یاسایە بۆی کە سەبارەت بۆ سزایی کە دایناوە بۆ تاوانباران کاتێک کە سوکایەتی دەکەن بەیانی پرۆزیسلام سزاکە وەکو پێویست نییە بۆ پێی کە زۆرینەی میلەتی عێراق مسلمانن پێما بێت 2 ساڵە نازان چەند بۆ چەند یاساکە بەی مادی 372 ئەم تاوانەی کە ئەم مجرمە کردوێتی 3 بڕگە ئەیگرێتەوە یەکەم لە ئیعلامەوە ئەمەی کردووە هەر کەسێک لە ئیعلامێکی ئاشکراوە سوکاتی بە ئاینێ بکات ئەوە تاوانە و دووهەم تێکیدا و دڕاندوێتی سوستاندوێتی هەموو ئەمانەش ئەو لە بڕگەی سێهەم ئاماژەی پێکراوە وەستێ هەمیش بە ئاشکرا سوکایەتی پێکردووە لە بڕگەی پێنجەمە ئاماژواتە لە 3 بڕگەیە ئەمە تاوانە وە سزاکەی بەچی دانراوە سزاکەی حەقیقەتەن قسەی جەنابتە وتراوە بەپێی نەستەکە بێ نابێت لە 3 ساڵ زیاتر سزای حەبسکردن 3 ساڵ زیاتر نەبێت یان غرامەیەک لە 300 دینار یان 45,000 ئەمڕۆکات لە 300 دینار زیاتر نەبێت واتەیەکی لەم ئەگۆڕێتەوە بۆ ئێستا گەڕێ بەڵێ هەر ژمارە بێ کەڕتی 150 دیناریەکەین کە هەر دینارێکی عێراقی بە بڵێن بە پارەی کۆن بە 150 دیناری ئەم بریمەراکە واتە ئەم تاوانە بەڵام مادەیەکی دیکەشمان هەیە مادەی 200 کە ئێستا ئەم تۆمەتبارە دیسان بەم مادەیەش هەر داوا کراوە ئەگەر هاتوو ئەم کردەوەی ئەم کەسە ئەنجامێدا بووە هۆی کێشەیەکی گەورەی تائیفی ئەو کاتە سزا نابێت لە 7 ساڵ زیاتر بێوەتە سزاکەی بەرز ئەبێتەوە هەتا 7 ساڵیش و حەقیقەتەن جێی خۆیەتی قانونێکی تازە دەرچێ مادام چکم شەریعی عێراقی ئەشێ پێشبینی ئەم سوکایەتی نەکردی بێ شتێکی معقولەکە پێشبینی نەکردوێت چکە ئینسان دایانێ ئینسانیش ئەکرێ گۆڕانکاریە زەمەنیەکان و 50 ساڵەوەها بەسەر ڕووداوێکی بەسەر قانونیەکە بڕوە پێشبینی نەکرابێ ئەشی قانونی تری بۆ دامرێ بەڵام بۆ حسا حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی خۆمان نەماوە واتە ئێستا بۆشایی یاسادانانمان هەیە ناتوانین لە هەرێمی کوردستان ئەم یاسایە دابنین بەڵام لە عێراقیش ئەگەر یاسایەک دامرێت بۆ زانیاری جەنابتان بینێرە بەڕێزەکان ئەگەر لە عێراقیش یاسایەک دەرچێ پێویستە دیسان لە پەرلەمانی کوردستان چوونە بواری جێبەجێکردنی بۆ دەرچێ واتە نەفازی بۆ دەرچێ ئەنجا ئەتوانین لە هەرێمی کوردستان جێبەجێکەین کەواتە جێی خۆەتی حکوومەتی عێراقی یاسایەکی تایبەت دەرکات لە پەرلەمانەوانێ بە شێوە بەڵێ ئەنجومەنی نوێنەران ئەوێ پێی ئەڵێن بە شێوەیەکی فراوانتر ئەم هەر کەسێک هەر جۆرە سوکایەتی بکە بە هەر جۆرە دینێک ئەوە بە تایبەت بۆ کۆمەلگایەکی وەک عێراقی کە کۆمەلگایەکی فرائینە شتێکی زەرورە بەڕاستی زۆر باشە کاک ڕاستگۆ ڕاستی من حەزم کرد پێشەوەی بێنە لای سزاکە باس لە مۆڵەت بکەین یعنی ئەگەر بۆ نمونە لە وڵاتێکی وەکو سویدا کەسێک بێ مۆڵەت وەرگرێ بە بەرچاوی دەوڵەتانی ترەوە بە بەرچاوی ڕاگەیاندەکانەوە بە پارێزگاریکردن و لەلایەن دامودەستگاکانی ئەو وڵاتەوە ئەمە چۆنە ئایا بەڕاستی چۆن کەسێک دەتوانێت مۆڵەت وەربگرێ بۆ کارێکی بم شوازە عێراق هەشتیوان پێما بێنی بەڵام بابەتەکە جیهانیە توانین بڵێن طبعا ئەم مۆزوع ئەشێ دیوێکی سیاسی و دیوێکی مخابراتی هەبێ ئەمە زۆر لەم ڕووە یاسایەکەیەوە لە چەند هەفتەیەکی پێش ئێستاە طبعا حکوومەتی با بڵێن دادگایتی هەڵچوونەوەی سوید ئەمەی بە تاوان دانەنا واتە بە تاوانی نەناسان و پێشی بوو کە پێویست ناکە بە کوردێتی بەناڕاست لە وڵاتانی بەداخەوە لە وڵاتانی ئەوەی کە پێڵەن دایکی دموکراسی بوون لە وڵاتی سوید و ئەو وڵاتانە یعنی حساب بۆ مافی پشیلەیەک ئەکرێ سەگێک ئەکرێت و لە ڕووی جەنابتان بەس بۆ حساب بۆ
چەند ملیارێک و 800 ملیۆن مسلمان ناکرێت کە ڕێز و کەڕامەتیان هەیە. یعنی ئێستا خۆ هەر بوو لە کۆمەڵگەی نێودەوڵەتی خۆ بێدەنگە هیچ چرکە هیچ دەقەیەک نییە مسلمانێ نەکوژرێ تەنها لەبەر چیش لەبەر ناسنامەی مسلمانێتی هەر لە مسلمانانی بۆرمە و ئێغۆر و ئەوانێک لە وڵاتی سین و ئەم هەموو کوشتاری کە لە وڵاتە ئیسلامیەکان ئەوان ئەی خانەوانێ و چەک و بۆمبی ئەوان بەکارهێنرێت تۆ ئەزانی وڵاتێکی وەک ئەمریکا موشکێکی نا بە ئەفغانستانە بە حەفلی قورئان حیفزی قورئانی مناڵەوە خۆ ئەمە هەر ئەمریکاییکە و خۆشی نەتەوەیە گرتوەکان و بانگەشەی دیموکراسی و یعنی ئەو بانگەشە دیموکراسی ئەوان با بڵێن بانگەشەیەکی نادروستە حەقیقەتەن ئەم مۆڵەتی پێدانەش کارێکی هەڵە بووە بەسەر ئەو وڵاتە ڕۆژ و پێشبینی شەکرێ 350 ملیار زیانە اقتصادیەکانی بێکە لە وڵاتی سوی دەکەوێت و احتیمالە هەر ئەمە شۆکارێ بە نەتوانێکە لەگەڵ بێتە نێو ناتۆوە وەک تورکیا ئەڵێ ڕێگەی نادەین بێت والحاصل زیانی زۆری بەرخۆی خستووە وەسبار بووی بۆ مۆڵەتی پێداوان دەما قانونی سوید قانونێک و قانونی ئێمە قانونێکە بەڵام کورتی و پوختی ئەوان بە ئازادی تاکە کەسی تێگەیشتونەوە بەڵام ئازادی خۆ حەقیقەتەکەی وانە ئەگەر بڕێوە پێناسی ئازادی هەر لە کتابەکانی خۆیانە دەری بهێنە ئازادی پێ سنوورێکی هەبێ ئازادی من کۆتایی پێدێ ئازادی تۆ دەست پێکە هەر کەس لە ئێمە ئێستا جەنابتان ئازادن لەوەی سوالکەن وانە بەڵام ئازاد نین لەوەی سوالێ بکەن کە زیان بگەێنێ بە کۆمەڵگە وانە من وەڵامە دەمەوە بەڵام ئازاد نیم لێرە بێم هەندێ شتی فکری خۆم لێرە تەڕەحکەم پێ ئەو یاسایانە جواب دەم کە جەنابتان پرسیارەکەن کەواتە هەر یەکە و سنوورێکی هەیە کاک ڕازگۆ شێوازەکانی سکاڵا تۆمارکردن چۆنی بێت کەسێک کە بە ڕاگەیان بە ئاشکرابوون ڕۆژە لە ڕۆژان لە عێراق لەرێمی کوردستاندا سوکایەتی دەکات بە پیرۆزیەکانمان بە عینی پیرۆزی ئیسلام تاکی موسڵمان چۆن دەتوانێت ئەو سزای کە بۆی داناوە کەسەوەری بگرێت ئەمە ئەگەر لە عێراق ڕوو بدات یان ئەگەر بێت شتێکی ڕایگەشتیوە کە ئەڵێن بەڵێ ئەگەر لە خاکی عێراق ڕوو بدات زۆر بڕێکارێکی ئاسایی داواکاری گشتی مافی گشتی ئەم مەوزوعە ئەکرێ سکاڵا بجوڵێنێ و هەر تاکێک کە زەرەر بە هەست و سۆزی ئاینی گەیشتووە ئەتوانێت سکاڵا بکات لە نزیکترین با بڵێن بنکەی پۆلیسکە ئەو کەسەی لێ با بڵێن شوێنی ئەو یاخود لە شوێنێکی دیکەش بێت دواتە داوای ڕادەستکردنی ئەو بکرێ ئەگەر لە عێراق بێ بەڵام ئێستا بۆ نەوەک ئەم مۆزوعەکە لە عێراق ڕووی نەداوە پێویستە سەرۆکی ئەنجومەنی دادوەری ئیعاز بدا بە سەرۆکی داواکاری گشتی کە ئێستا ئەم ڕێکاریان گرتووەتە بەر با بڵێن ئەنجومەنی دادوەری عێراق و داواکاری گشتی و ئەوان سکاڵا بجوڵێنن دوجار لە ڕێی وەزیری دەرەوە داوای ڕادەستکردنی ئەم تۆمەتبارە بکەن بۆی بگا بە سزای خۆی و ئێستاش ئەو ڕێکارە گیراوەتە بەر ئەو گیراوەتە بەر مەسەڵەن کەسێکە لە دەرەوەی وڵات لە ڕەگەزنامەی عێراقی ئەتوانێت ینی حکوومەتی عێراقی توانێت ئەو بکات بەڵێ هەر کەس ڕەگەزنامەکە لێ وەربگرێتەوە سەبەب ڕەگەزنامە چی قانونی عێراقی مەشمولە بە هەر کەسێک خاوەن ڕەگەزنامەی عێراقی بێ و ئەگەر تاوانێک بکات لە دەرەوەی عێراق بەڵام مەساس بکات با بڵێن پەیوەندیدار بێت بە داخلی عێراقەوە کە ئێستا پەیوەندیدارە بە 40 ملیۆن مسلمانەوە ئەوە هەر حکوومەتی عێراقیەتوان هەر با بڵێن دادگاکانی عێراق مختصن ئەو کەسە ڕەگەزنامەی وڵاتی هەبوو ئەگەر ئەو کەسە ڕەگەزنامی ئەو وڵاتەشی هەبێت هەرچەندی ئێستاوە نیم بیستمە هەرڵن پەنابەر کەواتە تا ئێستا ئەشێ ڕێگەزنامەی نەبێ ناشزانین دیوی پشتەوەی ڕووداوەکان چۆنە بەڵام بە پێی پەیمان نامە نێودەوڵەتیەکان پێم وتن بۆ پۆلیسی ئەنتەرپۆڵ مەشهورە لە ناو خەڵکیش پەیماننامەیەکی نێودەوڵەتی عێراق و سوید هەردووکیان ئەندامن تایە ئەگەر سویدیەک تاوانێ بکات عێراق ملزمە بۆی تەسلیمی بکاتەوە ئێستاش کە عێراقیەک تاوانێکی لە وڵاتی سوید کردووە هەردووبارە ملزمە بۆی کە تەسلیمی بکاتەوە کاتەکە ڕاستگۆ لێرە دادگای نەوڵەتی چ ڕۆڵێکە بینێ ئەتوانێت هیچ ئەم کەیسە بێتە ئەوێ بە تایبەتی کە پەیوەندیدارە بە وڵاتانی ترەوە دادگای نێودەوڵەتی ناتوانێت ڕاستە و خۆ بەم شێوازە بەڵام ئەگەر هاتوو حکوومەتی سوید پابەند نەبوو بە ڕێکەوتن نامەکە و بە تەسلیمکردنەوە ئەو کاتە حکوومەتی عێراقی ئەتوانێت سکاڵا بکات لە دادگای نێودەوڵەتی کە پێشێلی یەکە لە بنەماکانی ئەو پەیماننامەی کردووە ئێستا بە گوێرە و یاسانی کە هەیە لە عێراقدا هیچ مەسەلەن ئومێدێکی شتێک هەیە کە مەسەلەن ئەم کەسی لە وڵاتی سوید سوکایەتی کردو بە قورئانی پیرۆز ڕادستی عێراق بکرێتەوە
بەڵێ سەبارەت بە ڕادەستکردنەوەی ئەو پێم وتن مادام عێراقیە ملزەمە سوید ڕادەست بکاتەوە بەڵام ئەگەر ڕادەستی نەکاتەوە و تاوانێکی نێودەوڵەتی ئەنجام دەوە حکوومەتی عێراقیە توانێت کە سکاڵای لەسەر بکات لە دادگای نێودەوڵەتی بۆی کە پێشێلی ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی کردو کە هەردوو وڵاتەکەش ئەندامن تێیدا. باشە لە حاڵەتێکی وایە ئەگەر هاتوو تانەدرا لە جۆری سزاکە لەو کاتەیە چ ڕێکارێکە گیرێتە بەر بەپێی یاسا؟ بەڵێ ئەگە پرسیارەکە دووبارە ئەگەر تانە بدرێ لە جۆری سزاکەواتە لای خەڵک خوازراو نەبێ ئەو سزایی کە دراوە بەتانبار ناکرێت یاسایەکی تازە و قورستر دابنرێ مادام لە کاتی ڕووداوی تاوانەکەیە ئەو تاوانی ئەنجام دراوە سزاکە چەنێ بەرەو یاسای بەسەرا جێبەجێ یعنی ئەگەر ئێستا یاسایەکی تر دەرچێت لە پەرلەمان ئەگەم بەستەکەی جەناب ئەوها بێ ئەبوون ئەگەر یاسایەکی تر دەچێت حکومەکە تا 3 ساڵە بکاتە تا 15 ساڵ گریمان ناتوانانی ئەم یاسا تازەیە جێبەجێکی بەسەرێ واتە کام یاسایە بۆ تاوانبار بۆ تۆمەتبار مەسلحەتی زیاتر تیابێ ئەویان جێبەجێ ئەکرێ. کاکڕاستگۆ ئەم یاسایەت بۆ ئاینەکانی کەشە بۆ ناگەر مسلمانێک سوکاتی بکە بە ئاینی مەسیحی هەر هەمان یاسا شمولیەکات هەموو دەقەکان ئاین بەڕەهایی هاتەوە واتە هەموو ئاینێکەگرێت هەموو ئاینێکەگرێتەوە و خۆشبەختانە مسلمان تا ئێستا نەبیستراوە ئینجیل بسووتێنێت تا ئێستا نەبیستراوە تەورات و کتابی پیرۆزوێ ئەمانە هیچی بسووتێنێ حتا بۆوانەی کە ئاینی ئاسمانیش نین مسلمانان سوکاتی بە پێچکە ئەمە خۆی گەورە فێرمانە یعنی ولا قورئانە ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم سوێن بە پەرسراو قسە بە پەرسراوەکانیشیان مەڵن جنی و قسەی نەشیاویان پێ مەڵن یعنی ئێمە مەگەر مسلمانێک با بڵێن زۆر نەشارەزا بێ هەڵەیەکی کەم بک بەرامبەر ئەدیانێکی تر ئەجینە ئەم هەڵە گەورەیەکی ئەم کەسە کردوێتی ئەم سوکایەتی گەورە حتما لە مسلمانان ناوەشێت. سوکایەتەکە دیاری کراوە کە مەبەست لە کام سوکایەتیە؟ ئەو پێم وتن لە 3 مادەیە هاتووە هەم لە ئیعلام بیکات هەم تێکی بدات مەسەڵەن بەوتن مەسەڵەن سەو کەسە و قورانی سووتان و یعنی زۆر جار کەسێکەیە لە کۆڕێکە بە دوو ڕستە سوکایەتیەکە. بەڵێ يعني أما جوازي هي والله هي ما باسي دروش لعنيك الدقة كان الله شعائر يعني حتى كسر سكاتي بقرباني بك كشعائر كدين تيجي أجريته حقيقة تبي يعني أجري كسر قالت بك بسربوشك كشعائر دينه أو هر أجريته كسر سكاتي بك بهر دروش مكيت إلا دروش مكاني دين هر أجريته جيتو شوار شيء ويا وراستي زۆر باش کاک ڕاستگۆمە باس لەم بەڕاستیم ڕووداوە بوو کە لە زۆربەی زمانی خەڵکیە بەڵام بە بێنەوە ناو عێراق و ناو کوردستان لە حاڵەتێکی وایە گەر بۆ نمونە من بێڕێزی بەرامبەر بەڕێستان بکەم یان بەڕێستان بەرامبەر کەسێکی تر بم شێوازە ئەمە لە ڕێی یاساوە چۆن مامەڵی لەگەڵا کرێ زۆر جار ئەبینین کۆمنتی فەیسبووکە شەڕەجنێوە قسەیە یعنی ڕۆژانەیە بین ئەم ڕووداوانە ڕوو دەدەن لەم کاتەیە تا چەندێک سکاڵا هەیە یاخود سکاڵا کار دەتوانێت مافی خۆی بەدەستبێنێ. طبعا یاسای تایبەت هەبێت یاسا گشتێکە جێبەجێ ناکرێ ئەوەی جەنابەت فەرمووت سەبارەت بە ئەو سوکایەتیانەی کە ئەکرێ عنی بەدەست لە ئاین نانە ئەگەر ئاینی بێ بەتایبەتی ئێمە باس لە ئاینەکەین ئەگەر لە ڕاگەاندنەوە بکرێ دیسان هەر مادانەی گرێتەوە کە پێشتر باسم کردی چکە یعنی هەر نەسی مادەکە بڵێن یەکەم دانە یەکەم فقارە ئەڵێ ئەو ئەگەر هاتوو لە ئیعلامەوە بە ئاشکرا سوکایەتی کرد بەڵام ئەگەر سوکایەتیەکانی جەنتر جەنابتە فەرموو ئەوەی کە لە ئێستا ئەکری لە سۆشیال میدیا و گاڵتەکردن بێکتەوە هەموویەتە چوارچەوەی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە و دێرە ئەو یاسایی بەسەرا جێبەجێ ئەگەڕازوو بەگشتی دەتوانین بڵێن دەستوری عێراق و یاساکانی عێراق چەتری پاراستنی ئاینی پیرۆزی ئیسلامە حتما وەک پێم وتی لە بەنەس هاتووە ئەبێ پارێزەریش بێت بەڵام دوجار هەندێک ڕێکاریش هەیە ناکرێ بەرامبەر بە هیچ کەسێ بگرێتە بەر کە ئازادی تاکی تیا پێش هێل بکرێ بەنمونە زۆر جار جۆمان لێ سیاسیەکانی خۆمان یەکێ لە سیاسی هەرە گەورەکانی عێراق ئەڵێ ئەبێ جنسی لێ بستەندرێتەوە کە ئەمە شتێکی ڕێتێ نەچووە و قانونی عێراقیش دەستوری عێراقیش قەدەغی کردووە هەر کەسێکە جنسی عێراقی لێ بستەندرێتەوە مادام کەسە عێراقیە
جنسی عێراقی لێ وەرناگیرێتەوە چکە ئیسقات کردن باڵێن سێ جۆرمان هەیە ئیسقاتکردنی جنسێمان هەیە و تەخەلامان هەیە وەتە ئەو کەسی وازێ نە سەحبکردنەوەی جنسێمان هەیە ئیسقات ئەو عقوبەیە بەپی قانونی بەپی دەستوری عێراق مەمنوعە هیچ کەسێک کە با بڵێن جنسی لێسەرێتە بێ ئەم با بڵێن قانونە بەرکارەی ئێستا چونکە یاساکانی پێشووە ڕێگە پێدرا بووە بەڵام سەحبکردنەوەش بۆ کەسێکە بێت کە ئیکتیسابی کردبێ واتە بەدەستی هێنابێ واتە بە ئەسڵی عێراقی نەبێ واتە دایگیان باوکی عێراقی نەبوو بێ ئەخو لەسەر خاکی عێراق بەهۆی ئەوە نەبوو بێ بە عێراقی ئەو کاتە ئەتوانرێت لیبسەندرێتەوە بەڵام لە ڕاگەانەکانە وان بیست کە ئەم کەسە خۆی ئێوێ واز لە جنسی عێراقی بێنێ ئەگەر کەسێ بێوێت خۆی واز لە جنسی عێراقی بێنن ڕێکارەکەی دیارە پێویستە بە نووسرا و داوە لە حکومت داوایەک بەرز بکاتەوە بە نووسراوێکی فەرمی کە واز لە جنسەکەی دێنێ ئەگەر جنسی وڵاتێکی تری بەدەست هێنابێ بۆی کە حاڵی بێجنسیە ڕوو نەدات هیچ کەسێک نەبێ پەیوەندیدار نەبێ بە وڵاتێکەوانێ ئەو کاتە ئەتوانێت کە جنسی عێراقی لێ وەربگیرێتەوە زۆر باش کاک ڕاستگۆ تا چەند گرنگە ئەم بابەتانەیە یەکلا بکرێتەوە کۆزانی این بابەتە یاسایەکان ماوەیەکی زۆری پێچێ زۆر کات کە شتێکیش ڕای گشتیە جوڵێنێ ڕەنگە بێتە هۆی ئەوی کە بۆنە کنسڵخانەکان ئەگەر بۆن کنسڵخانەی سوید بنمونە لێرە بێ ڕەنگە بسووتێنرێ بۆنە ئاژاوەگەڕی بێتەوە چەندین کەسی تر لەم حاڵەتە ڕوو بدات ئەمانە تا چەند گرنگە کە بۆ نمونە بەلایە کا ببرێ بۆی کە هاوڵاتیان شتۆزێک لە بابەتەکان تێبگەن و ئارام ببنەوە بەڵێ وڵا هاوڵاتیان نەهاقیان نییە کە زۆر جار گلەی ئەوەکەن کە دادگاکان خاوە و ڕای گشتیش گەشتوێتەوە قەناعەتی دادگاکان خاوە لە جێبەجێکردنی بڕیارەکانی بەڵام دوجار بربەستیش زۆرە و پێویستە لە هەموو گرنگتر ئەوەیە کە مافی تاقەکانیش پێویستە پارێزراو بێ یعنی ناشکرێت دوای ئەوەی کە دادگا نەگاتە قەناعەتی تەواو بە دواداچوونی تەواو و مافی بەرگریکردن بە تۆمەتبار بە هەموو ڕێگەکانی بەرگریکردنی پێنەدات بگا بە سزادان مەش خۆی ئەمش دیسان گرفتێکی ترمان بۆ دروستە بوو کاتە ئازادی تاکەکان و مافی بەرگری لە خۆکردن و ئەوانێ بەڵام دوجار پێویستە کە دادوەرەکان ژمارەیان زیاد کرێ و بەتایبەت لەم ڕۆژگاریە کە با بڵێن تاوان و کێشە و مەشاکیلەکانی زۆر ڕوو لە دادگاکانە مۆزەفەکان زیاد کرێ بۆی کە ئەم ئیجرئاتانە خێراتر بێت تا ئێستا یعنی لەسەر سکاڵایەک ئەمڕۆ تەجیلە بێ جەلوای 8 مانگی تر جلسەی داهاتوە 6 مانگی تر جلسەی داهاتوو جێی خۆیەتی خێرا بکرێ بەتایبەت ئەو جەنابەت فەرموود ئەو مۆزوعانەی کە ڕای گشتی لەسەر جوڵێنراوە هەم بۆی کە ڕای گشتی هادئ بێتەوە و هەم بووی ڕای گشتیش بگاتە قەناعەتێک کە دادگاکان توانای ئەوەیان هەیە سزای ئەم کەسانە بدەن بووی کە حاڵەتێکی نەخوازرا ڕوو نەدا خەڵکێک بیر لەوە بکاتەوە خۆی تۆڵە بکاتەوە لە هەر مەسائلەکانی تی کێشە نەکرد لە مەسەلانی کە لە مافی گشتی دەستەکانە خۆش بێگەر لە کۆتاییە شتێکت ما بێ کاک ڕاستگۆ زۆر سوپاس دەستان خۆش بێ وڵا ئەوەی کە ماوم ئەوەیەکە بەڕاستی ئێمە موسڵمان هەرچەندە پێشێلکاری بەرامبەر بە ئاینەکەمان بکرێت بە پێشێلکاری نابێ وەڵامی بدەینەوە و ئاەتەکەشم بخوێندنەوە کە خۆی پەروەردگار فەرمووە لا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم ئەگەر جنیۆ بە پەرستراوەکانیان مەدەنتر پەرستراوەکانیان ئەولاترە لە کتابەکانیان و لە نووسراوەکانیان و لە هەر ڕەء و بۆچوونێکی تری ئاینەکانی ئەوەن کانە خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕاستگۆ حەسیب پارێزەر کە لەم چاوەڕێیە